ئەم کاتتان باش لە دەرسی پێشووە هەنێ ئەکسەرسایزم بۆ داناون کە لێرایە پەیوەندی بە محازەرە پێشووە هەیە بە بەشی لینیەرزیشن کە حەلیەکەن و بە ئیمەیل بۆ مەنێرن. بەڵام ئێستا بچینە سەر دەرسێکی تر. curve fitting بگونرە وێدا کەوتووە curve fitting by polynomial. اوكي curve fitting by polynomial لێرە ئێمە تر لە جیاتی ئەوە مەسەلەن لینیەر بەکاربێنین ئێمە کۆمەڵە داتامانەیەوانی بزانێکین بۆ چ جۆر پۆلۆنۆمیالە فیتەکەین. بە حاڵەتی گشتی پۆلۆنۆمیال بریتە لە چی؟ بریتە لەمە وا یەکسانە بە i0 a1x a2x 2 plus تا anxn کە ئێمەتوانی بەم شێوازە پیشانی بین بە سیگمایە کە کاتە k یەکسانە بە سەفر تا n ak لەکس توانی k. دووبارە ماتریکسی s ئەتۆزینەوە s کە بریبێ لە سکوێرسەکان ینی سکوێرسی ئێرۆرەکان و ئەو جار دێنین مینیمایز یەکەین ئەم ئێرۆرانە بۆ ئەوە بتوانین a0 a1 و a2 تا an بۆ کۆمەڵێک داتای دیاریکراوە بدۆزینەوە و بەم شێوازە بتوانین پۆلۆنۆمیالە فیتکەین بۆ داتاکانمان. تەبعاً ڕۆندی s بە ڕۆندی a0 ئەمە کاهینەکانەوە دروست کردوە بەڵێ بۆ خاڵی یەکەم کە x1 خاڵی دووەم x2 خاڵی ئێمۆمیش کە x ئێمە باڵە خاڵی ئێمۆم x ئێمە لێرە ئەمە xەکەی ئێمە کە نەمنووسیوە. ئۆکەی ڕۆندی s بە ڕۆندی a0 کاتە چی؟ دایەتاشین بە ڕۆندی بەپێی a0 بینەوە ئێرە لێرەوە سەیریکەن ڕۆندی s بە ڕۆندی a0 توانەکەی چەندێکە؟ توانەکەی دووە. باشە توانی دووە لێرە a0 یەکمان نایبێ بەس کە دایەتاشی دێتە دوو ینی توانە دێتە دواوە بۆ ئەمەی تریشار بەم شێوازە بەرەسبەتی a0 دایەتاشی شتێکی ئاوامانە بێ بە نسبەتی ڕۆندی s بە ڕۆندی a1 و دایەتاشی شتێکی ئاوامانە بێ بەڕۆن تا ڕۆندی s بە ڕۆندی an کە شتێکی ئەبەم شێوازەمانە بێ. ئێستا لە حاڵەتی سێت هینە بۆ سێ ڤاریێبڵ ینی a0 a1 و a2 بە وردی پیشانیدەین کە ئەمە وایە. تماشاکەن لە ڕۆندی s بە ڕۆندی a0 کاتە ماینس ma0 ماینس a1 سیگما i لە یەکەوە تا nxi بۆ a2 کاتە xi توانی 2 تا xi توان تا an کاتە xi توانی n کاتە سیگما y پلاس i. بارحاڵ تو ئێسەکانە چەند لە a0 تا an یعنی چەندانە ڕستەتەیە n زائید یەک ڕستەتەیە چەندانە واریێبڵەتەیە a0 تا an شەکاتە n زائید 1 چونکە لە یەک هۆجەس پێ ناکە لە سفر هۆجەس پێەکەی کەوا بۆ ئێسەکانێت توانین ئێمە n هاوکێشەمان هەیە و n دانە نەناسراو ئەتوانین بڵێن نەناسراوەکانمان بدۆزینەوە. بۆ نمونە بابزانێکین ئەمە لە بەپێ ئەو فۆرمولانە لە نوکەوە دەست پێەکەین هینەکەینەوە سێ خاڵم سێ نوختەمان هەیە ینی سێ داتامان هەیە 0 و 1 و 6 2 7 یعنی ئێمەکەمان سێ ئێمەکەمان یەکسانە بە سێ. ئەمانەوێ فیتیکەین بۆ ئەم پۆلۆنۆمیالە وای یەکسانە بە a0 a1 x1 a2 x22 لێرە ئینەکەمان دووە بڵێن لە 0 و 1 و s ئەنووسی s یەکسانە بە y1 a0 plus a1 x1 a2 x1 22 تا 22 y2 وەکاتە ئەمە پس x2 y3 ینی بڵێن ئەم بەشترمێژ کاتە y3 minus i0 a1 x3 a2 x3 22 هەروەکو لینیەرەکەیە بە لێرە دەتوان دوی پێ ئەمانە ینی یەک ڕستە ئەم ڕستێشی پێ زیاتە بێ لینیەرەکەش تقریبان هەروە بوو بەڵام ئەم ڕستەی تیا نەبوو. ئێستا گەر سێ بێ چوار بێ پێنج بێ ینی تا توانی دەبێت تا توانی حتی توانەکانە زۆرتر بێت تەبعاً نەتایجەکە دەقیقترە بەڵام بەدەست زۆر زەحمەتە تۆ لە توانی سێ بەرەو سەرتر لە توانی دوو بەرەو سەرتر بتوانێت حەسێب بکەیت بۆیە ئێمە لێرە هەر بەم هینی توانی دووە کە ینی تاواکەین دەستەکە. ئێستا ئەمە ئێساکەمانە ئێساکەمان بە وازەحی دیارە ئەمەش توانی دوێک لێرە هەیە داکەوتووە توانی دوو لێرە هەیە. ئۆک ئێستاکانی بین
ڕۆندی S بە ڕۆندی A0 حەسێ بکەین ڕۆندی S بە ڕۆندی A0 لەما کاتە چی کاتە دووەکە دێتە دووەوە هاتووە وانە Y1 کە داناتەشی داتاشراوە A0 کاتە چەند پارەکاتە یەک بەس ماینەسە لە پشتیەوە هەیە کەدە ماینەس 2 باشە خودی ئەمەش کە لە ناو ئەم ڕستایە جارێکی کانووسێتەوە بەڵام بەتوانێکی کەمترەوە بۆ ڕستەی دووەم بە هەمان شێوە ڕستەی سێهەمیشی بە هەمان شێوە سیمتری تەواو هەیە هیچ فەرقی ناکات و بە ڕستێ جار دێتش یعنی کاتە ماینەس 2 کەڕەتی ئەم ڕستەیە ماینەس 2 کەڕەتی ئەمە بە Y1ەوە ئەمە بە Y2 ئەمە بە Y3 بە Y3 ئەمە بە Y2 X2 ئێستامانە کۆ ینی بڵێن سادیکەینەوە کاتە ڕۆندی S بە ڕۆندی A0 کاتە چەند کۆیەکەینەوە ینی بڵێن کاتە ماینەس 2 Y1 پلاس Y2 Y3 ماینەس C0 ماینەس A1 X1 X2 X3 ماینەس A2 X1 2 زائد X2 2 X3 توان هەموو ئەمانش کۆی هەموو ئەمانە بەتوانی عفوان ئەمەش توانی دۆکە لێرایە لێرا داکۆت توان دۆکەی دێتە لێرە نییە ئەم توانی دووە لێرایە یانە کاتە چەند کاتە یەکسانە بە سفر کە بوو ماینەس 2 ڕوە غێدامە ئەم توان دوو لێرایە یەتە ئێرە بەرحاڵ ئەما کاتە سیکمای وای ئای هەمووشی دابشی ماینەس 2 کە ماینەس 2 بە نەمێنێ ئەما کاتە سیکمای وای ئای لە یەکەوە تا سێ ئەما کاتە ماینەس C0 ئەمەشە کاتە ماینەس A1 سیکمای XI طبعا ئای لە یەکەوەیە تا سێ ئەمەشە کاتە ماینەس A2 سیکمای XI توانی 2 باشە سادێکی تێکردنەوەیەکی تر ئەمانە هەمویان ناقسن ئەمە زائیدە ئەمە بینەوبەرە بێ بە ئەویشەوێ بە ناقص ئەمە تا یەکسانە بە سفر ئەمە یەکسانە بە سفر هەموو کاتە سیکما وای ئای ئەمانە هەمووی مێنێتەوە لەسەر ناقص ئەوش کە سیکما وای ئاچێت ئەو بەرەشە بە ناقص هەمووی کەڕەتی ناقسێکەکەین کاکاتە C0 پلاس A1 سیکما XI زائد A1 سیکما XI توانی 2 یەکسانە بە سیکما وای ئای ئەمە هاوکێشەی یەکەم هاوکێشەی دووەم بە نسبەت A1ەوە دایەتەشی بە نسبەت A1ەوە هەر ئەمەیە هیچ فەرقێکی نییە تەنها و تەنها لە جیاتی ماینەس 2 لێرە جارێک X1 تەبێ لێرە X2 تەبێ لێرە X3 تەبێ ئاوەت ناو کەوانەکە عینی مۆزوعە هیچ فەرق ناکە ئەو بەم شێوازە ئەگەر ئەمەش سادەکەینەوە چونکە ئەمە لێرە X1 تێکەوێ ئەم X1 لە Y1 کەڕەتە بێ ئەم X2 لە Y2 کەڕەتە بێ ئەم X3 لە Y3 کەڕەتە بێ لە هەموو ڕستەکانینەوە ئەمەشە کەڕەتە بێ ئەمە کا بە X1 2 کا بە X1 3 و لە پشتی هەموو ئای زیرۆکانیشە X1 و X2 و X3 دانیشێ کاگەر سادەکەینەوە کاتە X1 X1 minus A0 X1 plus X2 X3 X2 Y2 minus A1 X1 22 X2 22 X3 22 زائد X3 Y3 minus A2 X2 X1 22 X2 21 و ئەمەش یەکسانە بە سفر ئەگەر کۆیکەینەوە ئەگەر هەمووی کۆکەینەوە ئەفۆن ئەمە هەمووی توانی سێیەکە دەربن ئەمانە هەمویان توانی سێ توانی دوونی توانی تۆکە لێرە چونکە ئەمە ئەکسێکە کەڕەتی ئەما بێ ئەکستۆکە کەڕەتی ئەما بێ ئامەش توانی سێیە ئەمەش لێرە هەڵام کردووە ئامەش سێیە ئەمە سێیە ئەمەش سێیە ئەگە دەربن ئەمانەی شکات ئەمەش توانی سێیە باش ئەمەش کاتە A0 سیکما I لە سفرەوە بۆ CXI پلاس A1 سیکما XI لە یەکەوە بۆ CXI توانی 2 پلاس A1 سیکما I لە یەکەوە بۆ CXI توانی 3 یەکسانە بە سیکما I یەکسانە بە CXI توان تا CXI YI باشە ئێستا ڕستەی دوایی داتاشین بە نسبەتی A2ەوە فەرقەکەی ئەوەیە ئەم جارە تۆ چیەکەی ئەبێ پشتی ئەمە دێت پشتی ئەیتوە کچیە X1 هەموو ئەم ڕستانە جارچ کە دووبارە بێتەوە تەنها بە چیەوە X1 توانی 2 دێتە ئێرە نی لە جیاتی ئێستا لێرە مەسەرەن X1مان هەموو بێ X1 توانی 2 ئەما بێ بە X2 توانی 2 ئەما بێ بە X3 توانی 2 ئەمدا کە کەڕێتی شەکرێ
ودوای سادەکردنەوە ئەوەی کە ئەیبینن بە شێوازەیە کە لێرە ئەیبینن ئەوەتە لە هەموو پشتڕستەکانە -2x122 -2x222 کەڕەتە بێ ئەکاتە x122 y1 تێکەوێ -a0 x122 x222 و x322 a1 ئەبێ بە توان 3 a3 ئەبێ بە توان 4 مەشتەکە هەر دانە بەدانە توانێ زیاکە واگەر سادەیەکەینەوە ما هاوکێشە سی هەمانە بێ کاتە a0 سیگما i لە یەکەوە تا 3 xi22 پلاس a1 سیگما i لە یەکەوە بۆ 3 xi23 پلاس a2 سیگما i لە بۆ 3 xi24 یەکسانە بە سیگما i لە یەکەوە بۆ 3 xi20 فلان. ئێستا بۆ ئەو خاصێ خاڵی کە پێشتر درابوو ئەبێ ئێمە چی حەسێ بکەین لەم سێ هاوکێشە ئێستا سێ هاوکێشەمان هەیە بە سێنە ناسراوە a0 a1 a2 هاوکێشە یەکەم کەس کۆی سیگما xi22 xi23 و xi24 و سیگما x ئامێتیایە xi22 y تۆ ینی xi22 y جارە xi22 y یەک جارە x222 y2 ئۆکەی ئەمە لێرا بێ هەموو ئەمانەمان هەبێ ینی ئەم سێ ڕستە ئەم چوار ڕستێ ڕستەیە چوارە ئەمە هەمانە بەس لێمەی تریانە لە دووەمانە ئەبێ چیمان هەبێ کۆی xi-یەکامان هەبێ کۆی xi22 کۆی xi23 و کۆی xi باشە لە هاوکێشە یەکەمە چیمانە بێ پێویستیمان بە کۆی xi-یەکانە کۆی xi22 و کۆی y-یەکانە کەوا بوو ئێستا خشتەکە گەر بۆ دروستکەی بەم شێوازەیە x-ەکانمان 0 و 1 و 2 y-یەکانمان 1 و 6 و 7ەیە لێرەشە کۆیەکەینەوە کۆی x-ەکان کاتە 3 ئەوەت 1 و 2 کاتە 3 ئۆکەی لێرە نەنووسیوە کۆی y-یەکان 1 و 6 7 کاتە 24 x22 ئەبێ حەسێب یەکەین کاتە 0 1 4 کۆیەکەیتەوە کاتە 5 x23 کاتە 0 1 8 دوتوانجەکە 8 کۆیەکەیتەوە کاتە 9 x24 زۆر سادە ینی بڵێن ژمارانەوە 0 1 16 دوتوانجەکە 16 کۆیەکەیتەوە کاتە 7 x کەرەتی وایەکەی لە یەکەما 0 لە دووەما کاتە هەر شەشەکە لە سێهەما کاتە 2 7 کاتە 34 ئێستا x2y بۆ ئاخیر هاوکێشا بێ حەسێبیکەین ئەوشە بێ حەسێبیکەین تەبعاً ئەکاتە x2 ئەنی ئەم خشتەیە کەڕەتی ئەم خشتەیەکەین کە بەم شێوازی لە کۆکیە کاتە ئەمە ئێستا مانابین و هاوکێشا لەو سی هاوکێشا دایێنین ئەوە سی هاوکێشەکەمانە 3a0 3a1 زائد 5a2 یەکسانە 24 3a0 پلاس 5a1 پلاس 9a2 یەکسانە بە 40 5a0 پلاس 9a1 زائد 7a2 یەکسانە بە 74 ئێستا سێ هاوکێشەمان هەیە سێ نەناسراومان هەیە ئەبێ بیدۆزینەوە بۆ حەلی ئەمان وای متۆدی یەکێ لە متۆدانە کە زۆر کلاسیکەوە زۆر ئەوەتەوەیە کە لێرە a0 بدۆزیتەوە بە p1 و a2 لێرە دای بنێ لەم دوێنێترە دای بنێ ئەمجار یعنی ڕۆژی لابردنە ئەنیتر لەم دوانە هەر a1 و a2 تەمێنێ ئەمجار لەمەیانە a1ەکە بە p1 دۆزیتەوە لێرە دایانی a2کە دۆزیتەوە بەگا گەڕێتەوە جارێکیکە a1 دۆزیتەوە a0 دۆزیتەوە بەڵام متۆدێکی تر کە متۆدی ماتریکسە تۆ ماتریکسی ئەمانە بنووسم کۆفیشنتانە کاتە 3 3 5 3 5 9 5 9 7 وایە لەم لای ترەوە ئەمە وەکو وایە کەڕەتی ئەمەکرابێ a0 a1 a2 ئامە وەکو ئەوە وایە کەڕەتی ئەمەکرابێ ئەمە کەڕ ئام ماتریکسە کەڕەتی ماتریکسە بکەڕەکەوە بۆ دەسەبێتەوە ئەمە کاتە 3a0 3a1 5a2 وانە بۆ ستونی بۆ سەتری دووەم 3a0 5a1 9a2 بۆمیتر 5a0 9a1 7a2 یەکسانشە بە چەند بەم ئامشتوانی بە ڤیکتەری پیشان بین 24 40 75 یعنی ئاوای لێدێ a یەکسانە بە b a ئەکاتە چەند ئەکاتە تەبعاً هەوکو هین ئەکە ماتریکسە ئەکاتە ئێنوێرسی ئەی کەرەتی b لەم تەرەفەوە نەک لەم تەرەفەوە لەم تەرەفەوە
انفرسي يعني اما كراتي انفرسي اي بكي انفرسي اي كراتي اي كاتي اي كاتي اي كاتي ماتريسي يونيت بلام لم ترفوا كاتي اي ماينس بي بي اي بي ام اي بي ماينس اي 1 ماينس يك بدوزينوا طبعا هو بزانن مات انفرسي ماتريس شلون دوزيتوا لم درساني بيشتري بخواني بتان بس اگر ليش تخواني به هل الدرجه ام شابتر كاني ام درسات شابتر حوته تيدا ولا كتابك يسيرينا والله بس شربتها شرحها كم شونا اگر تو ماتریکسێکە هەبێ بەم شێوازە ماتریسەکە سێ لە سێیە وانە فەرق ناکە بۆ هەموو ماتریسەکان تشار بەم شێوازەیە کەی سەعادستانەکە مەس لێرە بەسمان سێ لە سێ چونکە لەم دەرسا زۆرترین سەرۆکارمان ئێمە لەگەڵ ئەم سێ لە سێ نایە لە پۆلۆنۆمیاڵانە مێمبەرەکانی کاتە ئەوەیان ئەی ئەندێکس 1 ئەمایان ئەی دووەمیان ئەی ئەندێکس 1 2 ئەمان ئەی ئەندێکس یەکسی ئەمەش یەکەمەکە ینی سەتر ڕۆ دووەمەکە یانی چی یانی ستون بەم شێوازە ستونی دووەم مثلا سەتری دووەمان A21 A22 A23 A3 وەک A ماینەس یەک بەپێی تعریف ناکە بێ پڕوف ئەکاتە یەک لەسەر دیتەرمینەنتی ئەم ماتریکسە کە ژمارەیەکەکە کەڕاتی ئەدجۆینی A ماتریکسی ئەدجۆینی A بەس ئەدجۆینی A یەکسانە بەچی خۆی ئەدجۆینی A یەکسانە بە ئەو ماتریکسە ترانسپۆزەکەی AAG ترانسپۆز ئەمە چۆنە ئەم AAG یعنی چی دێتەرمینانت خۆتە نەزانن چۆنە دۆزرێتەوە بەپێی یەکێ لە سەترەکان یان ستونەکان ماتریکسەکە ئاکەیتەوە بەم شێوەیە من بەپێی سەتری یەکەم کردومەتەوە نێوە بەبێ ڕۆی یەکەم کردومەتەوە بێتە ئەوە یەکەمیان حتمەن ژمارەی پۆزیتیڤ کەڕەتی ئاوا ئەم سەترە و ئەم ستونە حەسفەکەی ئەم ستونە و ئەم سەترە بڵێن حەسفەکەی A11 کەڕەتی A21 AC1 کەڕەتی A23 AC2 ئۆکەی ئەمە بۆ یەکەم دانەیان ئەم جار بۆ دووهام ئەبێ حتمەن ناقسێ دابنی کاتە ماینەس A لەسەر یەک لەسەر دوو خۆیانی کەڕەتی چی ستونەکەی و سەترەکەی لابێ ئەکاتە A21 کەڕەتی A31 3C A23 کەڕەتی AC1 یعنی ئەم سەتر و ستونی ئەوەیان لا بردووە سێهام حتممە پێکەوە کۆ بنەوە کاتە A21 AC2 ئەمە خۆی حەسفەکە لە خۆی لابەرە خۆی دابنێرەوە بە سەتر و ستونەکەی لابەرە ئەم ماتریکسە بچووکە ئامێنێتەوە مینۆر ماتریکسە ئامێنێتەوە کاتە A21 کەڕەتی AC2 دێتەرمینەنتی ئەمە بەسمانە کاتە A22 کەڕەتی AC1 ئەمە بۆچیە بە ناقەوە زاید ئەمە ناقەز ئەمە زاید خۆی لە ئاساسە ینی ئەبێ هەموو جارێ کەڕەتی ماینەس یەک توانی I پلاس J بکەین لێرە یەک و یەکە کاتە دوو I پلاس J بەس لێرە یەک و دووە کاتە سێ ناقسە لێرە یەک و سێیە کاتە چوار ناقسە هەرەوە شێوازە دانەوە داناڕۆ بەرحەڵ ئەمە دێتەرمینەنتەکەیەتی دەتواننەوە بە ئاسانی حەسێ بکەن بەڵام ماتریکسی میرۆرەکان چۆنە دۆزرێتەوە باشە گەرسکانی ئەمە دەتمێنن تێگەیشتی چۆن حەسێ بیەکەن بەڵام بزانێکین ئەمە چۆن بدۆزینەوە AIG من لێرە فایلێکم بۆ داناون بزانێکم هەیە ئۆکەی ئەمەتە ئەمەش بەم شێوازە ئەمە سێ مێتۆدی باس کردووە لێرە بۆ دۆزینەوە ئینڤەرسی ماترسێکی سێر لە سێ تاوان چوار لە چواریش پێنج لە پێنجیش بە هەرچێ بێ هەر بۆ شێوازە حەلەبێ دوو لە دوو شەروایە بەڵام دوو لە دوو چونکە سادەترە بلا ئاساس لەوانەیە تۆزێ نامۆتر بێ ئەمە دێتەرمینەنتەکەی هاتووە حەسێب کردووە بۆ ماتریسە مەسەلەن هاتووە لە بەپێی ئەمە کردوێتەوە یەک کەڕەتی ئەمە یەکەکە ئەم سەترە و ئەم ستونە لابە کە یەکەکەی تیای ئۆکەی ئەمە ماتریکسە مایەوە دێتەرمینەنتی ئەمە حەسێب کە کاتێک یەک کەڕەتی سفر ماینەس چوار کەڕەتیشێکی 24 دوو هەمدانە دووەکە بنووسەوە بتوانەمانە ناقسێ بەداویەوە ناقسەکەماندانە سەترەکە و ستونەکەی خۆی لابە کاتە چەند سفر کەڕەتی سفر ینی سەرەتا ئەوەی ڕاستیان حەسێبەکەی سفر کەڕەتی سفر کاتە سفر چوار کەڕەتی پێنج کاتە 20 ماینەس سفر کەڕەتی سفر ماینەس چوار کەڕەتی کاتە ئەمە بۆ سێ هەمدانەیان ئەبێ بە زایت سیەکان و سینەوە سەتر و ستونەکەی خۆی حەسفەکەی کاتە سفر کەڕەتی 6 کاتە سفر ماینەس یەک کەڕەتی پێنج کاتە پێنج من دێتەمێنتەکەی حەسێب کرد کە دێتی یەک یعنی ئێستاکانێ دێتەمێنتەکەمان حەسێب کرد ئەبێ ماتریکسەکەمان ترانسپۆزکەین ماتریکسەکەمان ترانسپۆزکەین ترانسپۆزەکە یعنی چی یعنی شوێنی سەتر و ستونەکانە گۆڕی ئەمە یەک و دوو سێ نییە نەبوو یەک و دوو سێ ئاوایێتی ئەمە سفر و یەک و چوار نییە ئەبێ بە ستون
پێنج و شەش و سفر ئەمی سەترە بێ بە ستون ئەمەی سەکانێ ئەدرسەکەشمان ترانسپۆز کرد. ئێستا مەرحەلەی دوایی چیەکەی ئەم ماتریکسە ترانسپۆزە ئەیەنین هین یەکەی لە جیاتی دانە بەدانەی ئەم ژمارانەی کە لێرە هەیە مینۆر ماتریکسەکەی دانی یعنی چۆن یعنی لە جیاتی یەک دین سەتر و ستونەکەی لابین ئەو ماتریکس ئامێنێتەوە وانە حەسێب یەکەین دەمانێت چۆن لە زیاتی یەک ئەوە دانی لە زیاتی سفر ئەم سەتر و ستونە حەسفەکەی چێمێنێتەوە ئامامێنێتەوە 2 6 3 0 ئەمەش حەسێ بکەین کاتە 2 کەڕەتی سفر ماینەس 6 کەرات کاتە ماینەس 8 لە زیاتی پێنجی دانەی ئەمە و خۆی حەسفەکەی ئەمامێنێتەوە 2 1 3 4 کاتە 2 4 8 ماینەس 3 کەڕەتی 1 کاتە 3 کاتە 5 لە جیاتی دووەکە سەتر و ستونەکەی خۆی حەسفکە ئەمە لا بەکاتە سفر کەڕەتی سفر ماینەس 5 کەڕەتی 4 کاتە ماینەس 20 هەروە دانە بەدانە هەمووی بۆ جیاوازە حەسێب بکە و لە کۆتایەتەوە ئەو ماتریکسە دەبێت ئەمە ماتریکسی ئەجۆینتی ئەمە جوێندە بێنە باشە ئەمە ماتریکسی ئیمی ترانسپۆزە ئەجۆینتەکە چۆن حەسێب بێ کەڕەتی ناقسیەکەی یعنی چۆن یعنی یەکەمیان زائیدە دووەمیان ناقص بێ کەڕەتی ناقسەکەی بێ بە 18 ناقسەش دێ بە 18 پێنجە سێهەمیان کەڕەتی ئەواگەی ها نیشانەکان هەموو شێوازە گۆڕی ئەمە دەسی لێ نادەی ئەمە ئەگەر ناقسەکەی بە زایدێک زیادێکی بە ناقص ئەوە گەر زایدێکی بە ناقص گەر ناقص بەم شێوازە ئەمیان هەر ناقسیەکە ئەو شێوە بەم شێوازەی گۆڕی لە ئاساس ئەمجا ئەجۆینتی ماتریکسەکەت ئەدۆزیتەوە کە ئەمەیە ئێنوێرسی ماتریکسەکەی تۆ کردێتی ئەکاتە دێتەرمینەنت یەک دابەشی دێتەرمینەنتەکە کەڕەتی ئەو ماتریکسە بەم شێوازە سادە دۆزرایە ئەمە شێوازێکی زۆر سادەیە بۆ دۆزینەوەی ماتریکس ینی بڵێن ئێنوەرسی ماتریکس دوو متۆدێکەشی هەیە کەەوە بۆ خۆتان بجێڕم ناقمنی بەسەریەوە ئەوەیە کە دوو متۆدمان باسکە متۆدێکی کەوەیە کە ڕۆژی ئەو متۆدە سەرەتاییەکە کە هەمووتانی زانەوە متۆدێکی مەترس ماتریکسەیە کە بەم شێوازە حەسێب بێ بەنێتەوە بێ ئەم باس لە دەرسەکە ئێمە هاتووین چیمان کردووە هەر لە کۆتاییە من هەمووی منووسیوە ینی بڵێن یەک دارمدانەوە لە جاتی هەمووی ئەنی ترانسپۆزەکەیشم کردووە کەڕەتی ناقسەکەیشمان کردووە هەم ترانسپۆزەکەیمان کردووە ئەم کەڕەتی ناقسەکەیشمان کردووە کردێتە ئەمە ئەی ماینەس وانە کاتی یەک لەسەر دێتەرمینەنتی ئەی ئەمە بەڵام چۆن کرا بەو شێوازە کە ئێستا باسم کرد دێتەرمینەنتی ئەوەی کە لە ئەوەکەی خۆمان ئەم دێتەرمینەنتی ئەمە کاتە 4 من حەسێبم کردو پێ فۆرمولا کاتە 4 ئۆکەی ئەی ماینەسەکەکەیشمان حەسێب کرد کردێتە ئەمە ئۆکەی ئێستا A0 A1 A2 کەڕەتی ئەمە کاتە ئەمە A0 بدۆزەوە کاتە چەند ئەکاتە 24 کەڕەتی 1 ماینەس 1.5 کەڕەتی 40 پلاس 0.5 کەڕەتی 74 کاکاتە 1 ئەیوانە کاتە ماینەس 1.5 کەڕەتی 24 پلاس 6.5 کەڕەتی 40 ماینەس 3 کەڕەتی 74 کرێتە 2 ئەی تووشار بەم شێوازە دۆزیمانەوە 1 و 2 3 کەوا بوو پۆلۆنۆمیاڵەکە ئێمە کاتە ینی فیتینگ ئەو پۆلۆنۆمیاڵە ئێمە کە فیتە بۆ داتانە کاتە 1 پلاس 2x پلاس 3x 2 ئێگزامپڵێکی تر هەر بەم شێوازەیە بەس داتاکانی ئێمە ئەمانەن هەر بەم شێوازە دێریندایەنینەوە دوو جاکەیان و سێ جاکان و چوار جارەکان و x y و x2 جاوەمانە حەسێبەکەن کۆیەکەینەوە ئەمجار لە سێ هاوکێشەکە دایەنین ئەمە تا ماتریکسەکە دروستەکەین هەر بۆ شێوازەکە ئێستا باسم کرد ئەی ماینەسەکەکە حەسێبەکەین A0 کاتە 1.24 ئەیوانە کاتە ماینەس 1.05 ئەی2 کاتە 0.44 وام ئێکزەرسایزێش مەطلوبە لێتان لەگەڵ ئەو سێ ئێکزەرسایزێشە کە سەرەتا باسم کرد حەلی بکەن و بە ئیمەیل بۆ من